یا کدنا برام موسکو و هولی را برس شالا عبدالخالق کما مستعزانی هي دیسان شارزاد واره انرژی و سیاست دا برس بخیر بی روسپاس روسیا د کمپانیان خوین انرژی د بمینتل هرما کردستانه دخوازین عراق اجرات گیرن ین داخسنا قنصل خانه تماندم ده گوت او رزل مافی گله کردت گیرن او دخوازا گفتو گویان دکن الدسپیکی افرکفتنا انرژی یاکو هی چند باندور السر مسئله سیاست که چند کارتی کردنه سر مسئله سیاست که لنافچه زۆر سپاس سەرەتا منەمەوێت بڵێم ئەمە هەواڵێکی خۆشە بۆ هەموو کوردستانیان ڕووسەکان نەهاتنە ژێرباری حکوومەتی عێراقی عەرەبی بەوەی یەکەمینیان قونسوڵخانەکان ناکشێننەوە وەڕەتیان کردو بیکشێنەوە دووهەمینیشیان کۆمپانیای ڕۆزنەفت و کۆمپانیاکانی تری لە نمونەی گازپرۆم کە ئێستا لە شاکەڵ و لە هەڵەبجە کارەکەن ئەوانە لێرە ئەمێننەوە و کارەکانیشیان فراوانەکەن. ئەمانەوەی چییە؟ ئەمە پێمانەڵێ کە کارتی وزە لە ناو بواری سیاسەتا زۆر بەهێزە و کوردیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێ لە معادلەکان و گۆڕانکاری سیاسەکانی خوێنەوەتەوە و لە سەرەتا هەوڵیاوە لە ڕێگەی وزەوە پێگە و شوێنی خۆی لە ناو وڵاتانە قایم کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دووهەمینیشان لە ڕێگەی ڕیفراندۆمەوە نامەیە بنێرە بۆ زوربەی وڵاتەکان کەوا گەلی کوردستان لە هەردوو بوارەکەیە دەکرێت یەکەمیان پشتی پێ ببەستن دووهەمیشان پشگیریان لێ بکەن و دەتوانی وەکو خوێنەوەیکی سەرەتایی ئێمە گرەومان زۆر لەسەر ئەم سەردانی ئیبراهیم جعفەریە کرد هەر هەم ئێمە وەکو کوردستانیان هەم عێراقی عەرەبیش گرێوێکی زۆر گەوری لەسەر ئەم سەردانە ئەکرد چونکە ئێستا ئەتوانین بڵین ڕووسەکان لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئەوروپا و لە ناوچەی بەڵقانە لە ململانیەکی گەورەیان یەکەمینیان لەگەڵ ئێرانیەکانە دووەمیشان لەگەڵ وڵاتەکانی تریا لە نمونەی ئەمریکاش کەواتە ئەوەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان جێگەی دڵخۆشیە ئەوەیە کە کوردستان لە ڕێگەی ئەو ڕێککەوتن نامە ئیستیباقی پێڵن کە زۆر بە خێرایی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆزنەفتە واژووی کرد توانی پەیامێکی کە یەکەم بە ئەمریکیەکان دووەمیان بە ئێرانەکان بگەێنێ چونکە ئێرانیەکان ئێستا لە ناوچەی بەڵقان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونێکی سیاسی زۆر گەوریان داڕشتووە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوووریەوە ئەیانویست چی بکەن یەکەمینیان لە پێگەی هەرێمی کوردستان بن لە ڕێگەی کۆمپانیا نێودەوڵەتەکانەوە لەوانە لە پێگەی ئەتوانین بڵێن ڕووسەکانیش بن بەوەی کە یەکەم جار ئێرانەکان لە ڕێگەی تورکیاوە و هەروەها عێراقی عەرەبیەوە هاتن کەرکوچیان گرتەوە کە ئەمە هیچ پەیوەندی بەسەر ڕیفراندۆمۆ نیە ئەم بابەتە پەیوەندیە کی جیۆپۆڵیتیکی ململانێکی جیۆپۆڵیتیکی سیاسی زۆر گەورەیە ئەتوان بڵێم بەداخەوە بەشێکی لە کوردستانیانیش گەورەترە بەڵام کوردستانیان باش مامەڵیان لەگەڵا کردووە کەواتە ئەوەی کە کوردستانیان کردیان فعلەن بەشێ لە هێزە نێودەوڵەتەکانی لێرەوە هێشتەوە کە ئەتوان بڵێم ئەمە جێگەی دڵخۆشیە بابەتی دووهەمیش ئەوەیە بە ئێرانیەکانیان وت هەموو شتێ لە ناو عێراق و سووریا بە دڵی ئێوە ناڕوا بەڕێگاوە و هەروەها بە کۆمەڵی هێزی هاوپەیمانان نیشیان وت کە من تەسەوڕەکەم ئەمەش مەسجێکی ترا بۆ ئەوەی کە کوردستان بە تەنیانە بەڵکو لە ڕێگەی وزەکەیەوە پارێزگایی لە خۆی کردووە باشە کۆمپانیایان ین ئەنەرژیە هەنە لە بەغدا دیسان کۆمپانیا هەنە و دیسان لە هەرێما کوردستانێژی هەنە بەردەوامیەوەنە لە ناوە کوردستانی زەرارە ناگەینە لە عێراقێ جا ئەمەش بابەتێکی دەستوری و هەروەها چۆن بڵێ ئابووری زۆر ئەتوانین بڵێن چڕ بۆ تۆ لە هەردوو بوارەکەیە ئەم بابەتە ئەتوانین بڵێن لە ڕێگەی دەستورەوە کە عێراقی عەرەبی خۆی پێشەلی کرد و زائیدەن لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە ئێستا ئەگوزەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم بابەتان لە ڕێگەی دەستورۆ تا ئێستا چارەسەری نەکردووە بەڵکو لە ڕێگەی هێز و سیاستەوە واتە ئەوەی کە هێز و سیاسەتی هەبێ پشکێکی زیاتر ئەبا لە ناو وزەی ئەم وڵاتانەیە و هەروها ئەتوانین بڵێن قازانجێکی زیاتری شەکە هەر بۆیش دەسەڵاتی سیاسی ئەوەی کە لەو بوارەیە کارەکە هەوڵیە لە بواری وزەکەەوە خێرا ڕێکەوتنامێکی گەورە بکە کە بیپارێزێ دووهەمینیشیان ئەمەش بک بە کارتێ بۆ ئەوەی کە لەگەڵ عێراقی عەرەبیا بک بە گفتوگۆکردن واتە دانوستاندنی بواری دەستوری بەبێ بوونی هێزێک و پشگیریەکی ئاوا کە ئێستا ڕووسەکان بێنە سەرخەت ئەتوانین بڵێن کوردستانیان زۆر دۆڕاوبوون بەڵام لەم ڕۆوە بەڕای من معادلەکە زۆر گۆڕانکاری بەسەرایەوە گۆڕانکاری بەسەردادێتن سەرەتا منەوێ باسی شتێکی کە بکەم ئەوش ئەنجا بێنێ سەر گۆڕانکاریەکان ڕووسەکان سێری تورکیان کرد تورکەکان هاتن لەگەڵ ئێرانیەکان و عێراقی عەرەبیا دژی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم لە بواری وزە و سیاسەتە تورکەکان لی دەرچوون و ئێرانیەکان بردیانەوە یەکەم زۆربەی مەناطقە نەوتەکان
کەوتۆژێ دەسەڵاتی ئێرانیەکان بە تایبەتی کەرکووک و ئەمە قسەی قاسم سلەیمانیەک لە 2 ڕۆژی ڕابردووە لە ڕۆی تەرز بڵاوی کردوتەوە ئێمە بە کوردەکانمان وتووە ڕێگە ناین ئێوە پێگەی دوژمنەکانمان لە ناو بازاری وزەی جیهانیا بەهێز بکەن ئەمە مەسجێکی زۆر گەورەیە ڕوحانی بوو بەتاکید و ئێستا ڕاوێشکاری فەرمی حکوومەتی بەغداشە و هی حەشدی شعبیشە کەواتە ئەمە شتێکی زۆر گرنگە ڕووسەکان سی تورکیایان کرد کە ئەوان فعلەن بە دەستبەتاڵی لەم معادلەی هاتن دەرەوە وەزەرمەندی یەکەمیش بوون ئێستا ئەوان نەیانویست ئەو هەڵەیە دووبارەکەنەوە بەڵکو وتیان ئێمە دیفاع لە کۆمپانیەکانی خۆمانەکەین مامەڵەی وزەمان بەبێ بەغاژ ئێمە بەردەوامی پێین و هەروەها قونسڵێشمان ناکشینەوە کە بەڕای من ئەمە هەواڵێکی خۆشە و چاوەڕوانی هەواڵی خۆشتریشەکەین لە ئایندە باشەوە دچ بێتە گوهارتن معادلە یعنی ئێدی ئەم نافچەیە چاوەڕێ چ بکەین پشتی ئەوێ اتفاقا ڕوسی و ڕوسیت بژام دەمینێت ناو هەرێما کوردستانێدا تاڵێگەل بکەین طبعا ئێمە تەنها چاوەڕێ ئەوە ناکەین بەهۆی ئەم گۆڕانکاریەوە ئەمە یەکێک بوو لە شتە گرنگەکان دووەمینیان لە هەفتەیە کێتەوە بزانین ئەنجومەنی ئاسایش وە کۆنگرێسیش ئەوان بێنە سەرخەت بەوەی کە کوردەکان ئەگەر کوردستانیان بچنە پاڵ ئەو بەرەی کە رووسیا و چەند وڵاتی چکە پێچیان هێناوە ئەوە تەسەوەڕەکەن ئەم پێگەی لە دەست بن بۆیە ئەمە گۆڕانکاریی کەی پێوەیە کە ئەویش ئەوەیە ئەمریکاش بێتە سەرخەت وەکوی کە دوێنێ ڕێکس تیلرسن بە هەماشەوە وتی ئەبێ حەشدی شعبی و ئەو میلیشیانە پاشە کشێ بکەن ئەمە زۆر گرنگە دووەمینیشان هەڵوێستی عەبادیش ئەبێ چاوەڕوانی گۆڕانی کیا بکەین و نەرمونیانێک چونکە ئەگەر ئێستا چاوەڕێتان کرد بێ ئیبراهیم جعفەری زۆر بە توندوتیژی زۆر بە بێمنەتەوە باسی ڕفراندۆمیە کرد ئەو شتێکی نادەستوریە شتێکی کە ئەمە خۆی بخۆی ئەم گوتارانە گۆڕانکاری بەسەرەت و هەروەها چاوەڕێنشەکەین چەند وڵاتێک لەوانە ئیسرائیلیش کاریگەری خۆی هەبێ لەسەر ئەم گۆڕانکاری کە شارع عەبدولخالق مامۆستای زانینگێ شارەزا دووارە سیاسەت و ئەنرژیەدا گەلەک سپاس میوانەمێنی ڕۆژێ بووی